جەژنی قوربانی پیرۆز یەکێکە لەو جەژنانەی خودای باڵادەست بۆ موسڵمانانی تایبەت کردووە. دوای یەک ڕۆژ لە وەستانی حاجیان لە خاچی عەرەفات دێت و ئەم ڕۆژە بە جەژن یا ڕۆژی قوربانی ناوی هاتووە. موسڵمانانی شاری هەولێر بەدەم وتنەوەی ویردی ئەڵڵاهو ئەکبەر هەنگاو هەنگاو بەرەو مزگەوتەکان دەچن و ئامادەی نوێژ و وتاری جەژن دەبن. خی گەورە سبحانه وتعالى کە ئەو جێژنەی دانایە فێرمان بکە بە بیرمان بینتەوە ئێمە بەبێ قوربانیدان ناتوانین ڕزابوونی خۆی بەدەست بێ بەبێ قوربانیدان ناتوانین تەغییر بکەین. ئەگەر ئێمە قوربانی بە هەموو شتێکمان نەدەین ناتوانین بەختەوەر بین خەڵکیش بەختەوەر بکەین. کەواتە ئەو شتانەی کە ئینسان وەدەکا بەرەو ڕزابوونی خۆ بەرەو تەغییر و گۆڕانکاری جوان بە تەنها قوربانیدانە. ئەو ڕۆگەم ببێت و قوربانی بە نەفس و شەیتان بکەین وەزعمان زۆر ئارام و زۆر ڕێک و پێک و خۆش دەبی. ئیبراهیم عەلەیهی السەلام لە هەموو دنیا بڕابوو هیچ شتێکی نەمابوو کە تەعەلوقێکی هەبێ بە دنیاوە هەمووی بۆ خوا بوو. تەنیا ئیسماعیل تەنیا ئەڵقەیەک بوو کە ئەگەری بوو بە دنیاوە بیبەسێتەوە. کاتێک خوای گەورە کە فەرمێ ئیسماعیل سەر ببڕە بەس ڕەمزێکە بۆ سەربڕینی ئەو تەعەلوقاتانەی ئێمە بەسێتە دنیاوە کە ئیبراهیم عەلەیهی السەلام هەرە و نیەتەی هێنا لە دڵی خۆی بڕی قوربانی کرد بوو بۆیە یەکسەر خوای گەورە لە بەدیلی ئەوە ئەو بەرانەی بۆ نێرێ کە تۆ تەواو لەو ئیمتیحانەی کە دانرابوو بۆ دەرچووی لەم بۆنانە ئەبێت نەهێڵین. ئاخر مەحەتە وێستگەیە بۆ هێشتنەوەی بڕێ بەهای ئەخلاقی دینیمان کە سیلەی ڕەحمێکێکە لەوانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تاکیدی لەسەر کردوێتەوە. حتا لە قورئانە خوای گەورە فەرمێ لە خوا بترسن و لە ئەرحامیش بترسن. تەقواتان هەبێت تەقوای خوا و ئەرحامیش. ئەرحام ئەو سلەی ڕەحمەیە. هاوڵاتیان هیوەخوازن ئەم جەژنە ببێتە جەژنی خۆشی و سەرەتایەک بۆ دادپەروەری کۆمەڵایەتی و سەر لە نوێ هەڵسانەوەی ئومەتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت. داوا دەکەین ئەوە ببیتە پەیامێکی خۆشەویستی هاوە نەجاتبوون لە هەموو زوڵم و ستەمکارێک و لە هەموو ناخۆشەکی هەروەکو خوای تەبارەک لە حەزەتی ئیبراهیمی نەجاتدا لەو ناخۆشیەی کە بەسەری هات دڵتەنجەی بەسەری هات بە بۆنەی ئەوەی کە خوای تەبارەک کوڕەکەی سەر ببڕی. بەڵام خوای تەبارەک وتەعالە خوای لابرد بە قوربانی. ئینشاءڵڵا ئەمەش دەپارڕینەوە لەو خوایە گەورەی خەخوا ئەو وەزع و ناڕێکی ناومەدا هێلای بە ئەو جەژنەمان لە بکاتە جەژنێکی خۆشی و جەژنێکی شادی. گرنگترینشت لە بۆ ئێمە ئەوەیە کە بزانین جەژنی قوربان جەژنی خۆشی و جەژنی کامەرانەیە. ئینشاءڵڵا ئەو جەژنە دەبتە هۆکاری سەرکەوتنی موسڵمانان و هەروەها موسڵمانان لە ناو زوڵم و ستەم و لە هەموو شوێنە بەدابەتی لە مەسجد الئەقسا کە موسڵمانان ئێستا کە مەزلومن لێوێن دەرێت کە خوای گەورە فەرەجیان لێ بنێریتن ئینشاءڵڵا. جەژن پیرۆزی خۆمان لە هەموو موسڵمانانی جیهان دەکەین بە تایبەتی کوردستانی خۆمان. سلااو ڕێز بۆ کەناڵی پێم بەڵێ خوای گەورە ئێمەی کۆ کردێتەوە لەو ماڵە پیرۆزەی گەورەیە بەڵێ بەتەمانیانی ئینشاءڵڵا ئەو سارەی دادێتن خوای گەورەش ئینشاءڵڵا ئەو جارش ئەمە کۆکاتەوە لەو ماڵە پیرۆزەی خۆی و دووبارەش بەخێراتنی ئەو کەناڵە خۆشەویستانەکەم. کاک ئەحمەدی موفتیزادە لە وتیەکیدا دەڵێت وەختێک کە جەژن دێتەوە لەو جەژنە گردن ئازادیەک باوە لە نێو کوردەواری خۆماندا. گردن ئازادی بەدڵ ئەنجام دەدەن نەک تەنها بڕواڵەت هەموو ئەوانەی کە ئەهلی شەهادەتن لەبەر ئەم کەلیمەیە ببەخشن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.